دیارە ئێمە لە دوای کۆنگرە و پێشووتری شەروا بووە و ئێمە ڕێز و تەقدیرێکی زۆرمان هەیە بۆ مامۆستایانی ئاینی و بۆ سنتەری ڕووناکبیری تەسەوف بووە لە مێژی شەکە تاریخێکمان هەیە لەگەڵیان و داوای ڕاوێژمان لێکردن هەر شتێک مامۆستایانی ئاینی بۆمان دابنێن هەر نەسیحەتێکیان هەبێ بۆ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێ دەکەین و دیارە ئەگەر ئێمە هەمومان بە تایبەتی لە ئێستا لەم بارودۆخە خراپەی کە خەڵکی تێکەوتووە بگەڕێینەوە بۆ دین بە دڵنیاییەوە خەڵک ڕەنگە ئارامتر بێ هەموو کێشەیەک لە ڕێی دینەوە حەل دەبێ عەدالەتە لە ناو دیندا هەیە نەمانی گەندەڵیە لە ناو دیندا هەیە بۆیە هەم داوای پشتیوانی ئەوانمان کرد و ئێمەش پشتیوانیان دەبین ئیشەڵڵا بۆ ئەوەی ئەوان کاریگەریان زیاتر هەبێ لە ناو شار و شارۆچەکانی کوردستان و بۆ خزمەتی ئەم خەڵکە وەکو حیزبیەکەتی نیشتیمانی کوردستان بۆ پرسەی جەنابی باوکم نوێنەنیانار و هەتا جەنابی کاک میران خۆی بە تەلەفۆن و بە پۆست بەشداری کرد ئێمەش پێمان خۆش بوو وەکو مامۆستایانی سەنتەری تەسەوف بەفتێک هەم وەکو دەستخۆشیەک لیان بکەین و هەم لە نزیکەوە بیان بینکەوە هەندێک بەحس و خاص لەسەر مزگەوت و مەدرسە و خانەقاکان بکەین کە ئەلحەمدولیلا جێگە دەستی جەنابی باوکم دیار بۆ بۆی کەوا بتوانین ئینشاءڵڵا بە هەموو لایەکەوە ئەو خزمەتە بەردەوام بکەین و ئەو خزمەتە بمێنێتەوە ئینشاءڵڵا والحەمدولیلا خزمەت و مەدرسە و خانەقاکان وەکو خۆی ماوە و بەردەوام و حوجرە و تدریسەکە ماوە الحەمدولیلا ئێمەش هەر بە پشتیوانی هەموو لایەک ئینشاءڵڵا ئەو خزمەتە بەردەوام بێ خزمەتی عیلم و زانست و زانیاری و